ئای سەرکەوتنتان بۆ ئەخوازم ئەم گەنجە جوانانە لە عەشرەتی قەویلە جمالت بما وخشم جوان يقا وخشم جوان يقا دلم بيا خالكوي وارتنر وكوان يقا وارتنر وكوان يقا ئازان و خۆشەویستان بینەرانی بەرنامەی مایکی کەسایەتیەکانم کارتان باش. پێ خۆشحاڵم کە گەڕام وەلاتان لە دیدار و بەرنامەیەکی نوێدا. دیدار و بەرنامەم جارەمان لە شارە خۆشەویستەکەی کەلان. هاتوومەتە خزمەت کەسایەتێکی دیاریم سنوورە. کەسێکی چالاک و کۆمەڵایەتی. زۆر بەڕێز محەممەد حەمید خورشید. ناسراو بە سەید محەممەد گارمێکی. کاک سەید ئەتوانی بە کورتی خۆت بناسێنی؟ بەڵێ. سەید محەممەد، سەید حەمید، سەید خورشید گەرمکی. ناسراوم بە سەید محەممەد گەرمکی. کاک سەید جەنابتان ئیش و کاری ڕۆژانتان چییە و بە چیەوە مەشغوڵن؟ وەڵاهی ئیش و کاری ئێمە سەرقاڵین ڕۆژانە بە کار و چالاکیەکان، بە کاری کۆمەڵایەتی، لە تەعزیەکان، لە بڵێن لە نەخۆشی، لە ناخۆشی، لە کێشە کۆمەڵایەتیەکان ئێمە زیاتر بەردەوامی ئەوانەمان هەیە وەکو پیشەکەمان. کاک سەید بنەماڵەکەی بەڕێستان لە باو و باپیران و ئامۆزا و خاڵۆزا و پرزا پێشتر لەکوێ ژیاون؟ چوونەتە کوێ؟ ئێستا لەکوێ خۆتان گورتووە و نیشتەجێن؟ بەڵێ با و باپیرانی ئێمە وەکو کە باسی گەرمکمان کرد، ئێمە لە سەیدەکانی گەرمک هەربەتە باسمان کردەکەوێتە بین داوێ و زەنگنە لە منتیقەی داوێ. ئێمە لەگەڵ داوەکانە هەڵبەتە تێکەڵین و ژن و ژنخواز و کەسی ئێمن ئەوانیش، بەڵام سەیدانی گەرمەک دائیمەن پیاوێلێک بوونە، پیاوێلێکی فەقیر، و ئێستاکە قەومانمان چەند ماڵێک لەوێ هەن و نزبەی ئێمە زیاتر ئێستا لە دووسخورماتووە، لە کەرکووکە، لە سلێمانی هەیە، لە کەلاریش هەیە، بەڵام زیاترەکەمان احتیمال هەیە وەکو گەرمکیەکانەمە باسەکەم سەیدی پیرخەدری لە دووسخورماتووە، بەڵام وەکو گشتی هەموو پیرخەدریەکان لە هەموو ناوچەکانی کوردستان و ئێران و لە هەموو شوێنەکان جێنشینن بڵێن. بەڵێ کاک سەید زۆرینە و با بڵێن چەقی هۆزەکەت، هۆزەکەی بەڕێزت دەکەوێتە کوێی کوردستان یاخۆ دەکەوێتە کوێی ئێران؟ بەڵێ زیاتر چەقی ئەکەوێتە ڕۆژهەڵاتەوە لە ئێران. کاک سەید بەڕێزت لە کۆڕ و کۆبوونەوەکانە، لە دانیشتنەکانە پەیوەندی چۆنە لەگەڵ هۆز و عەشیرەتەکانی چواردە و بەتایبەت با بڵێن گەرمیان، چووکە لێرە بەڕێزت دادەنیشیت؟ ڕاستە ئێمە لەگەڵ هۆز و عەشرەت و تیرەکانە ئێمە هەڵبەتە هاوپەیمانیەکمان هەیە لەگەڵ هەموو سەرۆک هۆزەکان، بە تایبەتی لە گەرمیانە. هاوپەیمانیەتەکەیشمان ئەوەیە کە چۆنەڵێ پشتیوانی یەک بین لە کار و چالاکیەکانە، ئەگەر بەیانی خوا نەخواسە کێشەیەکە بێ شتێکە بێ هەمومان بتوانین تەعامولکەین لەگەڵ یەکتریا لە ناوچەکەوە. بەڵێ ئێمە لەگەڵ سەرۆک هۆزەکانە هەر وەکو تیمێک و وەکو براین هەمومان پێکەوەین. کاک سەید خۆتی شخصی خۆت پەیوەندی چۆنە با بڵێن لەگەڵ عەشرەتەکەی خۆت، لەگەڵ هۆزەکەی خۆت، لەگەڵ ناو هۆزەکەی خۆت، با نەڵێن تەنها گەرمیان، چووکە هۆزەکەی بەڕێزت ماشەڵڵا هۆزێکی گەورەیە لە کوردستان و لە عێراق و لە چواردەوەدا بوونیە، پەیوەندی چۆنە لەگەڵیانە؟ هیچ پەیوەندیەکت هەیە لەگەڵیانە دوور و نزیک؟ واللهی بەڵێ طبعاً تۆ لەگەڵ کەسایەتیەکانە هەر وەکو چۆن باسمان کرد، ئێمە هەر دیەک وەکو عەشرەتێک ئێمڕۆ حسابمان بۆ کردو و ئەم هۆز و قەبیلە واتە هۆز پێک دێ لە چەند عەشرەتێک، ئێمە ئەمانە هەر کەسێک و براگەورێکمان بۆ دیاری کردووە، واتە ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ براگەورەکانە تەعامولەکەین و کێشەیەک هەبێت پێکەوە بەدەستە جەمعی لەگەڵ ئەم براگەورانە ئینەکەین. بەڵام هەروەکو ئێمە خەڵکی تریش هەیە لە ناو
ئەم هۆزەی ئێمەوە ڕەنگ هەیە لە ڕێگایەک و بە ڕێگایەکی تر ئیشەکەن ڕەنگە وەکو سەنتەر وەکو ڕێکخرا وەکو مەڵبەند وەکو ئەوانە ئەوانیش ئامۆزای ئێمەن و کەسی ئێمەن بەڵام ئیتر ئێمە ڕێگەکەی ئێمە هۆز و قەبیلە و کۆکردنەوەی قەومە ئیتر ئەوانیش ڕێگایەکی خۆیانیان هەیە و ئێمەش ڕەنگەیە ئەوان پشتیوانی ئێمە بن ئێمەش ڕەنگە پشتیوانی ئەوان بکەین ئیتر ڕەنگ هەیە ئینیشمان بەرامبەر یەکتری هەندی حاڵەت ڕەنگە شتەکانمان ئین نەبێ بەڵام ئیتر ئێمە لە ناوچەکەوە وەکو هۆز ئەمڕۆ خۆتان ئاگادارن لە هەموو عەشرەتەکان ئەوە جاف سنتەرێکی خۆی هەیە گێژ گۆران ڕەنگەی خۆتان بزانن سنتەریان هەیە ئێمەش وەکو ئەم هۆزە گەورەی ئێمە بێبەشنیمان ئێمەش خاوەن سنتەر و ئەنجومەن و ئەوانە هەیە لەناو ئەوش واتای گەورەبوونی ئەم هۆزەیە. کاک سەید خوا نەخواستە ناڕەحەتێک گێتە پێش هۆزەکەت ناڕەحەتیە کە بۆم نە کێش و مشکلی لێبێتون بەڵام هۆزەکەی بەڕێزت تا چەند لەگەڵ ئاشتیایەوە تا چەند باڵانسی ئاشتی تێدایە؟ بەڵێ وەڵاهی قوربان بۆ ئاشتی دائیمەن ئێمە ئاڵایەکمان پێیە و تومانە ئاڵای ئاشتیمان پێیە ئاڵای ئاشتی و غەدر لە هیچ کەسێک ناکەین وەکو قەومانی ئێمە و غەدریش قبوڵ ناکەین ئەمە ئینی ئێمەیە بەرنامەمانە و هەموو عەشرەتێکیش هەر ئەو بەرنامەی ئێمەی هەیە و لەگەڵ هەموو چین و توێژەکانی ناو هۆزەکەمان ئێمە هەروەکو چۆنتمان گەورەین زیاتر چەقی لە ڕۆژەڵاتی ئێران و ئەوانەیە ئێمە هەتا پەیوەندیشمان لەگەڵ ئەوانە هەیە ئیلاقاتێکی زۆر زۆر بەهێزمان هەیە بەڵێ لە هەموو کاتێکا و لە هەموو سات و ئینەکە ئەگەر مەشاکی لێک ببێت ئێمە لەگەڵ هەموو عەشرەتەکانە ئامادەین بۆ سڵح و ئاشتەوایی و لێبوردەی لەگەڵ هەموو لایەکە. کاک سەید ئێستا جیلێکی تازەیە و ڕۆژانە دنیا بەرەو پێشەچێت و گەنجانیش ئێستا هاتوونەتە ساحەکۆ گەنجانیش بوونیان هەیە گەنجانیش حەزیان بە کاروباری کۆمەڵایەتی و حەزیان بە دەرکەوتن و حەزیان بە کاری باشە هەیە بەڕێزت تا چەند دەستباریانی تا چەند هاوکاریان دەبیت و تا چەند لەگەڵ ڕەئی گەنجان دایت؟ بەڵێ گەنج ئەساسی شتدا ئەنا ئەمڕۆ مێژوویەک هاتوۆتە پێشۆ دائیمەن چۆن ئەڵێ زەمان ئەگۆڕێت دائیمەن ئەڵێن 100 ساڵ جارێک گۆڕانکاری بەسەر جیهەت و 100 ساڵ جارێک گۆڕانکاری بەسەر ئینەکانە دێت ئەمەش ئەوەتانی ئەوانەی کە بە تەمەنەکانن بە حەقیقەت دەستبەرداری ئەبێ بڕێشت هەیە ببن لە ڕووە کۆمەڵایەتێکەوە ئەمڕۆ گەنج تێتە پێشۆ کە گەنج هاتە پێشۆ ئەمڕۆ گەنج هاتە پێشۆ گەنجان پشتی گەنجان ئەگرن واتە ئەمە زەمانێکە ئیمڕۆ جیلێکی گەنج تێت بەڵێ ئێمە وەکو گەنج من زیاتر نەبێتە شتێ ڕەنگە لەگەڵ گەنجەکانە زیاتر ئینتر بووم و ئیلاقات و تەلەفۆنات و ئەوانە هەیە لەگەڵمانە کاری کۆمەڵایەتی بەنسبەت کاری کۆمەڵایەتی و ئاسانکاری زۆر بۆ دادگاکان کردووە مەتابعە بکەن کەسێک کە کێشەیەک مشکلەیەک شەڕێک ئەکا ئەوە بۆ نمونە ئەگا بە دادگایە پێشەوە بگا بە دادگا ئێمە وەکو کاری کۆمەڵایەتی پیاوە بەڕێزەکانی ئەم شارە و لە جێگاکانی تریژ و فریا ئەکەوین ئەگەر گەیشتە مەحکەمەش خۆتان ڕەنگ هەیە جگە لە مادەی مەسەلەن مخادەرات و یا مادەی تیرۆر نەبێ ئەمانە ئیتر هینی لەسەر نیانە ئیتر ئەو مادەکانی تر قانون چەند ڕۆژێ ئەیگرێت و دوایی بە ڕەبتی کەفالەت بەرێدا ئەو ڕەبتی کەفالەتە بۆ چییە بۆ ئەوەیە ئەو ئیشە چارەسەر بکرێت لە ڕێی چیەوە لە ڕێی قانون و لە ڕێی کۆمەڵایەتیەکەوە واتە شتەکان چەندێک قانونینەکات جێ ئێڵێ بۆ کارە کۆمەڵایەتی کۆن و پیاوی کۆمەڵایەتی و سەرۆگۆزەکان کەسایەتی دیارەکان هەڵ ئەسن ئیتر بە هەندێک جار هەیە بەدەسە جەمعی من وەکو خۆم بەدەسە جەمعی دائیمەن هەر شتێک کردبێتم بە تاگلایەنانە نەم کردووە هەوڵم داوە یعنی ئەگەر بێت سەرۆک هۆزێ یا قەومەکەی خۆم هاوکارم بوونە و بۆ ئەو شتێک کاک سەید بەپێی قسەکانی بەڕێزت دادگا هاوکاری کەسە کۆمەڵایەتیەکانە و کەسە کۆمەڵایەتیەکانیش هاوکاری دادگا دەکەن بەڵێ هەردووکیان زەرورن هەردگی چۆن ئەڵێ بەڵێ هەردگیان تەواوکەری یەکترین کاتێک کە تۆ پێش ئەوە یعنی دەیان شت کراوە و نەگەیشتۆ لە دادگاش یعنی پێشەوە بگا بە دادگا ئێمە شتەکەمان کۆتایی پێهاوڵە بەڵام هەندێکیشی کە ئەگەیەتە دادگا یعنی ئەگاتە هەندێک شت هەیە گەیشتۆتە سەر مەسەڵەن حکم من قشتیوا بووە گەیشتۆتە حکم آخر مەرحەلە قانون ئەو تێکی ئەم مۆجبە بێتەوە بۆ نمونە تۆ حکمە دەرێت
هاتوونە ئێمە چارەسەرمان کردو لە ماوەی ئەو چەند ڕۆژە ئیتر بە هەر وەسیلەیەک ببێ بە پارە بێ بۆ نمونە بە عفوکردن بێ بە هەر وەسیلەیەک طبعاً عفوکردن ئیتر هەر کەسێکی شتەکان بە پێی زەرەرەکانە کەسێک کە زەرەرەکە بۆ نمونە کەسێک کە ماڵی دزراوە کەسێک کە ڕۆمانەیە کراوەتە حەوشیوە کەسێک ئەمانە هەمووی هەیە و هەموویشی ڕووی لێمان کردو یعنی حادیثی وە ڕوومانلیەکە ڕۆژانە یعنی ڕۆژانە شتی تەلەفۆنمان بۆ ئەکرێ بۆ ئەو کێشانە یعنی پیاوە من ڕەنگە شەرم بکەم باسی بکەم کاک سەید هەر لە جوابدانەوەکەی بەڕێستەوە من پرسیارێکی ترم بۆ هات بەڕێزت ڕەنگە بتوانیت زۆربەی کێشە و مشکلەکان کە یەتەوە بتوانین چارەسەری کەیت چارەسەرکردنی کێشەکە لە بەردەستی بەڕێزتا بێت بەڵام خودی شەخسی خۆت بەڕێزت تا چەند لەگەڵ پرسوڕادایوە تا چەند لەگەڵ کاری بە کۆمەڵدای واللهی طبعاً هەموو شتێک هەموو کارێک بە کۆمەڵ بە جەمعی دەسەد جەمعی طبعاً بەهێزترە بێ تۆ کە لە مجلیسێکادا ئەنیشی کێشەیەکی سوڵحە بۆ نمونە بە تایبەتی لە ناو عەرەبەکان زیاتر لە خوار ئەو شتە هەیە هەڵەسن ئەو ئەڵێ ئەوە نەپارە ئەو ئەڵێ ملیۆنێکم کەم کردووە لەبەر خاتری فڵان شێخەوەمان کەم کردووە فڵان شێخەوە ئەوەی ترە کەمی کردووە طبعاً هەم بەرنامانە ئەم ڕێخستنی شتانە کاتێک کە بەدەسە جەمعی ئەبێ هەر کەسێک و لەبەر خاتری من ئەڵێ یا هەندێک جارێ ڕەنگە حساب بۆ شێخەکە نەکرێت لەبەر پیاوێکی بەڕێز ئین بکرێت بەڵێ ئەم شتانە دەسە جەمعی کارێکی گرنگە من خۆم دائیمەن هەوڵم داوە بە تایبەتی لە قەومەکەی خۆم چوومەتە ناو هەر کارێک ئەگەر بزانم قورسە زیاتر بە چەند کەسایەتیەک ڕاو بۆ چوونیان وەرەگرم هەتا نەبوو ئەمەش بۆ ئیش و کارەکانی تریشم ئەمەتانێ ئێمەی چۆنەڵێین کردووە ئەی ناخۆ ئەگەر نەگەڕێتەوە بۆ گەورەکان بەیانی ڕەنگە تۆ تووشی بڕێشت هەیە ببیت هەڵەبی دوایی بەیانی ڕەنگە ئەوان ئەگەر پشتیوانت بن ئەوانش لە شکستەکە ئەوانش بەرپرسیارە بن کاک سەید بەڕێزت لە گەرمیاندا لە گەرمیانداە نیشی و کەسێکی کۆمەڵایەتیشی ڕۆژانە دێیت و دەڕۆیت ئاگاداری کار و چالاکیەکانتم چووگە لە فەیسبووک من و تۆ هاوڕێین ڕۆژانە کار و چالاکیەکانی بەرەسە بینمە دەستخۆشیمێ بە بەڕێزت بەڵام ئەم ڕۆشنە بۆ شارە زوور بۆ هەولێر بۆ سلێمانی بۆ ئەم لاولا بە حەقەت ماندووبوونی تێدایە بەڕێزت تا چەند ماندوویت پێی و تا چەند بۆ منە مرتاحی پێی تا چەند ناڕەحەتی پێی بەم کاروبارە کۆمەڵایەتیانە کە ڕۆژانە بەڕێزت خەریکی وەڵاهی تۆ هەموو ئیشێک ماندووبوونی هاتیە هەموو ئیشێک ڕێگیری ئەبێ لە ئیشێکی تریانی من ئیشی وا بووە دام ناوە جایەمە ئەغڵب شتەکان لە لای خۆمانە نووسینەوەوانی ڕۆژانەکە ڕۆمان لێ تایان مەوعیدێکە جارە توێ لەبەرەوەی تۆ مەوعیدەکەیتر بەڵام شتی وا هاتۆتە پێش و ئەوەم دوا خستووە لەبەرەوەی ئەمە زەرورتر بووە یعنی ئەگەر پیان نەگەی ڕەنگەیە حادیسەیەگەین بێت بڵێ ئێمە و بێتۆ بۆ سەر ئەوەش ئێمە ئەم ئیشەی کە ئەیکەین یەک لەبەر خوایە هەر شتێکش لەبەر ڕەزابوونی خوا بوو قەت هەست ناکەی بە ماندووبوون ئێمە حەقمان لە قسەی خەڵکی نییە چی ئەڵێ و چی ناکێ و چی بەڵام دائیمەن کارێکمان کردووە کاری کۆمەڵایەتی ئینسان ئەگەر بتوانێت قانون و دادگا چۆن یاسا حاکم ئینی خۆی وەکو ئەوەی کە لە دەستایەتی و جێبەجێ ئەکا حکومەکەی بە پێی نەکە چۆنەڵێ تۆکی ئەگرێتەوە ئەمەکە ئەمە ئەو ئینی خۆی مرتاحەکە ئێمەش بەمە خۆمانمان مرتاح کردووە و شتێکمان کردووە یەک خوامان لە خۆمان ڕازی کردووە دوو چواردەورەکە و دۆست و قەوم من تەنانەت ئیشەکەی من لە ناو قەومەکەی خۆمان نییە من دەیان ئیشی خەڵکی غەریب بووە هانای هاوردۆ چوینە لە عەشەرەتەکەی خۆمیش نەبووە لە ڕۆزەکەی خۆم نەبووە کاک سەید پرسیارێکتر بۆ بەڕێزت با ئەم پرسیارە لە بەڕێزەوە جوابی ئەم پرسیارە لە بەڕێزەوە وەرگرم بەڕێی جەنابت بەکی ئەوتێ ڕیشسپی و خەمخۆر بەوانە ئەوترێت ڕیشسپی و خەمخۆر ئەوەی کە هەڵ ئەسێ دەستی لە چاکایە دەستی لە کاری خێرایە بتوانێت کێشەی گەورە بچووک بکاتەوە کێشە بچووکەکان ئەوەی کە هەیە بتوانێت چۆن بڵێبانی بنات وەکو مەنجەڵێک چۆنەڵێینە سەرقاپی بنا ئەمە ڕیشسپی ئێڵێن و خەمخۆری قەومی پێ ئەڵێن لە شین و لە شایی و لە ناخۆشی و لە خۆشیەکانە لەگەڵ پابێ بەڵام بە ئەوەی کە ڕیش سپیە دائیمەن خۆ هەیشە خەڵکەیە ڕیشی سپیە و بە تەمەنی شەو ڕەنگەیە نەتوانێ ئەمینە بکە بەڵام ئەمەیش کە خوای گەورە بە کەسێک ئەیدا تەبعاً ئەبێ لە توانایە هەبێت
لە توانایان نەبێت ئەم جۆرە ئیشانە یعنی بەڕاستی قرسە یعنی قسەکردن تیا یعنی تۆ بەرانبەرەکەت قەناعەتی پێ بکەی ئەمە زۆر زۆر گرنگە قەناعەتکردن چییە یعنی تۆ کاتێکە شتێک ڕوو ئەدا من لە بنەماڵەکەی خۆم ئەگەر عەفووی بنەماڵەکەم بزانم بە پێی مستەوای ئیشەکەی خۆم بە پێی ئەو کێشە و مەشاکیلەکە بووە ئێمە بە پێی ئەوە چۆنەڵێت ئەو کەسایەتیە برا گەورەیە هەر شتێک بە پێی ئەوە تەعامل ئەکات بەڵێ کاک سەید ئێمە کۆمەڵە گەنجێکی عەشەتی قەبیلەیین سەر بە هۆزی گەورەی غەوارم پێیجی مایکی کەسایەتیەکان بەڕێوە دەبین و دێنە خزمەت کەسایەتی بەڕێزی وەکو جەنابەت هەندێک زانیاری هەندێک وشەی گرنگ لە بەڕێزت وەردەگرین و جێی دەهێڵین بۆ ئەرشیف و جێی دەهێڵین بۆ نەوەکانی دوای خۆمان بەڕێزت چیت هەیە بۆمان من دەستخۆشیم بۆتان هەیە ئێوە شتێکتان کردووە ئاڵا کەتان بەرز کردووە تۆ ئەم ئاڵایشە هەموو کەسێک ناتوانێت بەڕاستی ئاڵایەک بەدەستانەوەیە ئاڵایەکی ئاشتیە لە نێوان هەموو چین و توێژەکان کەسایەتیەکانەوەی کە من متابعەم کردبێت بەبێ جیاوازی کردوتانە هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم و ئەمە هەوڵ بن ئیشاڵا لەم جێگایەنە نەبێ بە تایبەت گەرمیان شارە زۆر هەوڵدەن هەولێریش بگرێتەوە بچنە سلێمانی یعنی شوێنەکانی تر کەرکۆک ببێت ئەوەی کە هەر کەسێک کە پێشوازی لێتان کرد ئێوە هەنگاوە هاتە پێشەوە ئێوە دوو هەنگاو بڕۆنە لایەوە مەقابل لەو ئەمەی کە هەڵتان گردووە بەڕاستی کارێکە کارێکی مرۆڤ دۆستانە کارێکی ئاشتیە هیوادارم ئەمە ببێت بە ئەرشیفێکی مێژووی لە دوای نەمانی خۆمان وەکو پەنجەمۆرێک بمێنێتەوە و ئەمە هەوڵ بن ئەوەی کە هاوکار بێت ئێمە بتوانین پشتیوانتان بکەین ئەیکەین بکرێ بە کتێبێک کتێبێکی چەند پەڕەیی هەموو کەسایەتیەکان سەرۆک هۆزەکان هەر کەسێک بە پێی مستەوای نەکەی خۆی لەناو ئەو کتێبەوە ومێنێتەوە بۆ مێژوو ئەمە سەرکەوتنێکی گەورە ئەبێت ئێمەش ئەو کاتە ئەو کتێبە دەکرا بە پێی ئەوە چی بەر پێمان بکرێوین بێت لە خزمەتانە ئەبین و دووبارە و سێبارە من هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم ئەم گەنجە جوانانە لە عەشرەتی قەویلە و ئەوەیشی کە لە پشتی ئێوەیە و پشتیوانیتانەکە ئێمەش هەروەکو ئەوانی شاڵا پشتیوانتانە بین لە هەرکێوە پێویستان بە ئێمە بوو شەو بوو ڕۆژ بوو لە هەر جێگایەکە ئێمە لەلاتانە بین بە پشتیوانی خوای گەورە. کاک سەید من زۆر سپاسی جەناب دەکەم پێیجی مایکی کەسایەتیەکان بێلایەنە بێڕەنگە بێدەنگە لە پشت هیچ لایەنێکەوە نییە ئەوەی کە پشتگیری پێیجی مایکی کەسایەتیەکان دەکات پشتگیری ئێمە دەکات بۆ بەردەوامبوون هەمان دەدەن بۆ بەردەوامبوون کەسانی بەڕێزی وەکو جەنابن کەسانێکی ئازیزی وەکو بەڕێزت کە ئیسا بەڕێزت پشتگیری خۆت بۆ ئێمە دەربڕی ئێمەش بە ناسینی بەڕێزت زیاتر گەرمە بین زیاتر گوڕوتی نەماگرێت و ئیشاڵا بەردەوامە بین لە خزمەتکردنی بە کەسانی بەڕێزی وەکو جەناب توانی کە هاوشێوەی بەڕێستن. ئازان و خۆشەویستان ئەمڕۆژ لە شاری کەلار لە خزمەت کاک سەید محەممەد گەرمکی کۆتایی بەم بەرنامە دێنین هەتاکو شار و ناوچەیەکی تر هەتاکو کەسایەتێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ. بەندە دیوانەگە نانەگەی دەست شفاس بەندە دیوانەگە دێتە دڵم نەشکنی دەستم وەدامەوەنەگە دێتە دڵم